سڵاو ڕێز چۆنن باشن وەزەحتان هیوادارم باش بن سەلامەت بن تەندروست بن لە شوێنێکی دنیا. ئەمڕۆ باسی پارادۆکسی قسەکانی مەسعود بارزانی دەکەین. هاوڕێیان بەڕاستی ئەو کابرایە خەلفایەکەشی لەوەیدایە کە قادر چەند ڕۆژێک پێش ئێستا بە دوور و درێژی باسی نەخۆشی لە بیرچوونەوەی مەسعود بارزانی کرد کە من لێرە ناچمەوە سەری، بەڵام لە کۆمێن دایدەنێم بڕۆن جێ بدەنێ بزانم دکتۆرەکانی نەمسا چیان پێگوتێ گوتیان کاکە بڕۆ لە مارێ دامنیشە فلیمت سوتایە، فلیمت تەواو بووە نەک سوتایە، فلیمت تەواو بووە، بەڵام مندارەکانی وازی لێ ناینن، وازی لێ ناینن بەوەی تووشی ئەو غەڵەتە گەورە گەورانە دەکەن. بەر لەوەی بچینە سەر پارادۆکسی قسەکانی ئەو کابرایە کە دەرێن خەلفایەکەی لەوەیدایە وەکو سەدام حوسێنی لە بەغدای دانیش بوو، ئەمریکا هات بۆ ناو بەغدای دەگوە عێراق العەزیم، کابراش لە سەر ڕەش دانیشتیە ئاگای لە خەڵک نییە، ئەو جە دێ باسی عەدل و عەدالەت و یەکسانی و دیموکراسی و ئازادیمان لۆ دەکات. ڕاست خۆی لێ بوویتە عومەری کوڕی عەبدولعەزیز، خەلفایەکەی لێرەیە. بەهەرحاڵ زۆر درێژە نادەین، وەکو وتم مەسەلەی نەخۆشی زەهایمەر و لە بیرچوونەوە و قسەی دکتۆرەکانی نەمسای کە پێیان گوتێ فلی من تەواو بڕۆ لە مارێدا بنی شەواز لە هەموو شتێکی بینە، لە ناو قسەکانی کاقادری هەیە کە چەند ڕۆژێک پێش ئێستا بڵاوی کردەوە، لە کۆمێن دادەنێن بە هیوام جێرێ بگرن. ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووەم دێچینە سەر پارادۆکسی قسەکانی. بێکەوە باجێ لەو کورتە ڤیدیۆیە بگیرین. سقط نظام صدام حسين وتوارى الرئيس. والله ذكرت الآية الكريمة: اللهم مالك الملك تؤتي الملك من تشاء وتنزع الملك ممن تشاء وتعز من تشاء وتذل من تشاء. أريان جيبيستي بون كاك مسعود مادام تو آيات دەزانی کەنجی دابەزی بۆ ئاەتە ئەو کاتە دابەزی لە بۆ پێغەمبەر درودی خوای لەسەر بێ کە لە شەڕی خەندەق بوو کە هەموو دنیای ئەو سەردەمی هەموو هێزەکانی ئەو سەردەمی دژی بوون، 3 ڕۆژ بوو نانی نەخوارد بوو، بەردی لە زجی خۆی بەستا بوو، نەک لە سەرێ ڕەشدانیش بی خەریکی کەباب خواردنی بی چاوەڕێبی ئەمریکا سەدامی لە بۆ بڕوخێنی. مادام ئەوەی دەزانی ئەوەش بزانە هەر ئەو ئاەتە بوو خوای گەورە موژدەی بە پێغەمبەریدا درودی خوای لەسەربی گوتی دەسەڵاتی فارس و ڕۆم دەڕوخێ. ئێستا کۆیلەکان وا دەزان دەسەڵاتی پارتی و یەکێتی هەتا ئەبەد دەمینێت کە پێیان دەڵێن دەسەڵاتی پارتی و یەکێتی دەڕوخێ، ئەوەی بە قەدەر دەرزیەک خیانەتی لەو خەڵکەی کردبی، دزی لەو خەڵکەی خاک و نیشتیمانەی کردبی، بە مردی بیان بە زیندی لە زمنی ئەوانش مەسعود بارزانی و ئاڵتاڵەبانی لە قەبریش بین دەریان دەین. ئێستا خەڵک فشەی بەو قسانە دە پێمان پێ دەکەنن وە کۆیلەکان هەر نییە تاو ئەمەیان پێشێتە، بەڵام دڵنیا بنە و ڕۆژەدادێ ئیسابی گەورە و گچکیان لەگە دەکەین، بە مردی یان بە زیندی لە دادگای گەل دادگای دەکەین. بە هەرحاڵ ئەوە خاڵی یەکەم. خاڵی دووەم هاوڕێیان کە بەلای منەوە زۆر گرینگە، ئەویش ئەوەیە مەسعود بارزانی باسی ئەوە دەکا کە تورکیا ویستی جەیشی تورکی بنێری لە بە کەرکووک و مووسڵ یان بە دیاریکراوی مەنتیقە تورکمانیەکانی مووسڵ، بە حیساب مەسعود بارزانی ڕێی نەدایە. داوای کردی ئەگەر تورکیا بێتن ئەمە دەچینە زاخۆی لە بەرامبەریان ڕادەوەستی. ئای شەفا، ئای شەفیق، ئەوە تو وات لێ هات؟ بەڕاستی سەیرە. عنی شەفیق سەیارەت بە دۆشا و تەحینی وەشی سوسکەی دەرپەڕی گۆرە برە خاترمان بگرە برام ڕەچی لێ بگرەوە. کاک ئەمە واز لە هەنجی دەینین، نازای هەنجی چت گوتێ، دڵنیامە بە زواد نەگوتیان لەبەرەوەی هیچ وەختێک سوکان لە دەستە خۆت نەبووە. باشە، بەڵام ئەو ئێستاوە دەرێ، بەڵام ئێستا ئەمە چ دەبینی؟ جەیشی تورکیای لە هەموو مەنتیقەی زەرد باڵا دەستە، سوپای تورکیا لە ناو خاکی کوردستانە، سوپای تورکیا، قۆنسولیە تورکیا نەک سوپا، قۆنسولیە سەفارەتی نا قۆنسولیە تورکیا لە هەولێرە حکومتان دەکات.
بە پێ قسەکانی ڕۆژنامە نووس هێمن مامەندبی 2 ڕۆژ پێش ئێستا هەموو سەرۆک عاشیرەتەکانی تو چات کردەوە زانینە بۆ چێ پارەی دزرایی مەداینێ لەوەی جارچایەتی لە بۆ ئەردوغانی بکەی چکە دەزانی ڕوخانی تو ئەردۆغانی یەکە مەسیری تو بەسترایتەوە بۆ مەسیریوی بەڵام کاکە وەڵە واز لێناین بەخوا تێک پێک چی قصر الرحاب فصعدنا فوق على السطح التانك المايك فواحد كاتب عليه الكفر يدوم والظلم لا يدوم لحد الآن أتذكر هذا الجملة خاڵی سێم جێتان لێبوو کە من مەبەستمە ئەمڕۆ باسی بکەم کابرا گچکە بووە لەسەر تانچێک نووسرایە ئێستا گەورەش بووە تێنەگەیشتی بەڵێ ڕۆژێک دادێ دەسەڵاتین گۆ نامینێتن ئیرە لە ئەبەت ئەزە دەبی کوڕەکان و مندارەکان یانی چاوەڕێ ئەوەی کوڕی کوڕت بخوا زۆر سەوی بابت لە شۆرشی ئەیلول ئەو لە هەنجەوە مایتەوە بابت هەر دزی لە شۆرشی ئەوی 75 میلیۆن ئەتو هەر دەدزی کوڕەکەت هەر دەدزی لە دزیش ناکاکەت خەڵک دەکوژن تیرۆر دەکەن دەی ڕفێنن ئەتوابی دەمینێت تا ڕۆژی قامەتێ من سەیرم لەوەیدا تەمەنت 76 سارە هێشتا کە لە گچکەییڕا ئەو جملەیە دیتیە بەردەوام لە مێشکتە بەڵام تێناگەی معنایەکەی چییە معنایەکەی ئەوەیە ڕۆژێک دادێ وەکو سەددامی خەڵک بەبەش شاپانتان دەدا ئەوجە زوو یا درەنگ ئەو دەمینێتەوە سەر زەمان بەڵام دڵنیامە بە تەمەنی خۆمان دەبینی من دارەکانت نایبینن ینی نەوەی نەوەکانت نایبینن من دارەکانیش بە تەواتی لێ تێر ناخۆ ئەو دەمەکێوە دەچ قڕوەس مردی لە قەبرت دەردەین زندی دەی بچێ مەحکەمەی وەکو سەدام حوسێن لێ دێتین هەردەی دەتینینەوە چێوە دەچی ئەوەش بزانە ڕۆژێک دادێ دەسەڵاتی تو پارتی و یەکێتیش دەڕوخێ خەڵک بە ئازادی دەژیتن مادەم ئەو کوردێت هەر ئاڵ هاوڕێیان من زیاتر درێژە ناچشم لە قسەکان و هەر بە کورتی مەبەستم بۆ ئەوە بوو بەڕاستی ئەو کابرایە هیچ ینی دکتۆرەکانی نەمسا شەروایان پێگوتێ هیچ شتێکی ئێستا خەزن ناکە هەر عەقلی لە ڕابردووە ینی هەموو ئەو ڕووداوانەی ئێستا ڕوو دەدەن دڵنیامە لە بیری نامینێ ئەو قسەی من نییە قسەی دکتۆرەکانی نەمسایە بەڵام وازی لێناین دێین نەسە تەلەڤیزیۆن ئەو پەندانەی پێدەدەن کاکە دەبڕ لەمانێ دابنیشەی هەوار 76 ساڵی عمرت یەقی چۆکەمایە بەس وازمانەی بینە بێتامت کرد بۆیە من زیاتر کاتتان ناگرم کاتە چ خۆش ماڵاوە